خۆشەویستان، ڕاستی چوارەم کە خوای تەبارەکە و تەعالا لەم ئاەتە بۆمانی باس کردووە، وما الحياة الدنيا إلا متاع الغرور. دنیا هەڵخەڵەتێنەیە، خەڵکی هەڵەخەڵەتێنێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ کاتی خوای تەبارەکە و تەعالا دنیای دروست کرد، بە جبریلی وت بڕۆ سێری کە. کاتی ڕۆیشت سێری کرد، هاتەوە وتی ئەی پەروەردگار، هەر کەسێ ئەم خۆشیە ببینێ و بیبیستێ، واللهی ئیلا ئەبێ بڕاتە ناوێەوە، چکە ئەوە نەخۆشە بەهەشت، ئیلا ئەبێ بڕاتە ناوێەوە. خەڵکی کاتێ دنیا ئەبینن، دنیا خۆشە. خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ إن الدنيا حلوة خضرة. دنیا خۆشە، سەوزە، وا لە خەڵکەکانەکە وا لە کەسەکانەکە کە پێی بخەڵەتێن، کە هەوڵی بۆ بدەن، وا ئەزانێ هەتا ئەمێنێ، وا ئەزانێ ئەو خۆشیە بەردەوامە. بۆیە هەوڵ و تێکێوشانی ئەو خەڵکە ئەوەیە کە دنیای دەستکەوێ. بەڵام دنیا کۆتایی پێتێ، دنیا هەتا نامێنێ. وەکو وتمان، وەکو خۆشیەکانی دنیا ئەتخەڵەتێنێ، گەنجی ئەتخەڵەتێنێ، لەش ساغی ئەتخەڵەتێنێ، ئەمان دەوڵەمەندی ئەتخەڵەتێنێ. ئاگاداری خۆت بە کاتێ خوای تەبارەکە و تەعالا ئەو نیعمەتانەی پێت بەخشیوە بۆ ئەوەی تاقیت کاتەوە، بۆ ئەوە نییە تۆ دەستی پێ بگریت و هەر بۆ ئەوە بژەی. وما الحياة الدنيا إلا متاع الغرور. ژیانی دنیا هەڵخەڵەتێنەیە، با هەڵمان نەخەن لە خەڵەتێنەیە. خۆشەویستان، واللهی بەردەوام نابێ بۆ هیچ کەسێ، بۆ هیچ کەسێ تا سەر ناڕوە. دەسەڵاتت هەیە، لەش ساغی گەنجی کۆتایی تێ. عاقڵ و ژیر ئەو کەسەیە کە ئەم تەمەنەکە بەدەستیەوە تا هەوڵ بدە پێی بەهەشتی دەست بکەوێ. داواکەم خوای تەبارەکە